بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين. بینەران بسەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتەکانی ژیانتان پڕ لە خێر و خۆشی و بەختەوەری بێت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوا ئەم جارەش خوای پەروەردگار تەمەنی پێبەخشین لاڵقەیەکی نوێ لاڵقەکانی بەرنامەی تشتێک لە خزمەتی ئێوەی بەڕێز و زێدە ئازیز و خۆشەویست دابین. خۆشەویستان، لاڵقەی ئەمڕۆمان درێژە پێدەری ئەڵلقەکانی ڕابردوو باس لە چۆنیەتی پەروەردەکردنی منداڵی نمونەی دەکەین. ئەمڕۆ خۆشەویستان 5 بنەما باز دەکەم بۆ بنیاتنانی دەرونی منداڵەکانمان. کاتێک کە ئەم بنیاتانە، ئەم خاڵانە، ئەم بنەمایانە ئەگەر بێت و ڕەچاوی بکەین و دەرونی منداڵەکانمانی لەسەر پەروەردەکەین، بینایکەین، بنیاتی بنین، بێگومان منداڵەکانمان منداڵی نمونەی دەبن. خۆشەویستان، کەواتە ئەو 5 بنەمایە ئەوەی کە باسی دەکەم بۆ ئەوەیە کە دەرونی منداڵەکانمان، منداڵی مسلمان بێگومان، مسلمانی حەقیقی، بۆ ئەوەی بتوانێت ئەو منداڵە لە پاشڕۆژدا خزمەت بە وڵاتەکەی بکاتن، بە نیشتیمانی بکە، هەروەها خزمەت بە ئاین و بە نەتەوەکەشی بکاتن. ئەو خاڵانە خۆشەویستان، یاخود ئەو بنەمانەی کە دەڵێم ئەمڕۆ قسەی لەسەر دەکەین، خاڵی یەکەم بریتیە لە بیرکردنەوەی ئیجابیانە لە دەرونی منداڵەکانمان، کەوە لە ئەڵلقەکانی ڕابردوو زۆر قسەمان لەسەر کرد و ئەمە بەڕاستی خاڵێکی زۆر گرنگە. بیرکردنەوەی ئیجابی، بیرکردنەوەی ئەرێنیانە، پۆزەتیفانە. ئەگەر منداڵەکانمان ئەرێنی بن، بێگومان دەکرێت خۆشیان بەختەوەر بن، کەسانی نمونە بن، خزمەت بە کۆمەلگا بکەن، خزمەت بە دین و بە ژینیشیان بکەن. خاڵی یەکەم ناگەڕێمەوە سەری، چونکە زۆر باسمان کردووە، زۆر جار گوتمانە بە کورتی ئەگەر بەس لە پێناسەی ئەرێنی بوون ئەوەندە قسەی بکەین، بەسە کاتێک کە دەڵین ئەرێنی بوون واتە چالاک بوون، واتە کەسێکی چالاک دەبی، واتە هەست بە لێپرسراویەتی کردن، ئەو کەسی ئەرێنی هەست بە لێپرسراویەتی دەکات، واتە گەشبین بوون، هەمیشە کەسێکی گەشبین دەبێتن، واتە ئامانزداری و کارلێکردن لەگەڵ ئامانزدا، کە ئەو کەسە هەمیشە کەسێکی خاوەن ئامانز دەبیت و بە پلان و بە بەرنامە ئیش و کارەکانی خۆی دەکاتن و کارلێک لەگەڵ ئامانجەکانیدا دەکات. ئەمە بەڕاستی وەکو دەڵێن خاڵێکی هەرە ئەساسی، هەرە بنەڕەتیە. خاڵی دووەم لەو بنەمانەی کە پێویستە بنیاتی دەرونی منداڵی مسلمانی لەسەر بنیات بدرێتن، ئەویش بریتە لەوەی کەوە ئێمە ئەو گرنجیانە، ئیحتیماماتی تەندروست، ئەو شتانەی کە منداڵەکانمان گرنگی پێدەدەن، بەڵام شتی وەکو گوتم تەندروست بن، شتی هەڵە نەبن، ئێمە توانیتمان بۆ نمونە ڕۆژێک لە ڕۆژان بۆ نمونە گۆڤارێک پێشکەش بە منداڵەکەمان بکەین، گۆڤارێکی بۆ بکەینەوە، یاخود ڕۆژنامەیەک، یاخود کۆمپیوتەرێک. ئەمەمان توانیە، واتە ئەوە ئیحتیماماتی تەندروستن، وا لێ بکەین کە گرنگی هەبێتن لە لای ڕۆڵەکانمان. توانیتمان وا لە منداڵەکانمان بکەین گرنگی بە ڕۆژنامە بدەن، بە گۆڤار بدەن، بە کۆمپیوتەر بدەن، یاخود ئەو گرنجیانە چین کە تۆ بۆ نمونە لە دەرونی منداڵەکەتدا چاندووە و کە گرنگی پێ بداتن. ئەو گرنجیانێت چیە کە ڕۆڵەکەی تۆ بۆ نمونە لەگەڵ هاوڕەکانی خۆیدا لە ژیانی خۆیدا ڕۆژانە بەردەوام باسی دەکاتن. باسی چی دەکات لەگەڵ هاوڕەکانی خۆیدا؟ باس لە گرنگی چی دەکاتن ئەو ڕۆڵە و جگەرگۆشەی تۆ؟ توانی و تا وای لێ بکەی کە ڕۆژانە لە ژیانی خۆیدا گرنگی بە چ بداتن؟ تەماشاکەن خۆشەویستان، بەڕای کوڕی مالیک کەسێک بوو تا بڵێ لە جەنگ و جیهاددا، لە هونەرەکانی جەنگدا کەسێکی بەتوانا بوو. هەموو هونەرەکانی جەنگ تا بڵێ بەهێز بوو، تا بڵێ زیرەک و لێهات و کەسێکی جەربەزە بوو، بەتوانا بوو. بەڵام براکەی ئەنەسی کوڕی مالیک کەسێک بوو زانا بوو، عالمی حەدیث بوو، فەرمودەی پێغەمبەر بوو عەلەیهی سڵات وسەلام، قورئانی پیرۆزی لە حافظی قورئان بوو، قورئانی لەبەر بوو. زۆر لەگەڵ بەڕای برایدا زۆر لە یەک جیاواز بوون. ئەو گرنگی بە زانستدا بوو، بەڕا گرنگی بە جەنگ و جیهاد و بە
هونەرەکانی جەنگدا بوو. یعنی هەردوو چیان لە یەک خێزان بوون، هەردوو چیان لە یەک ماڵ بوون، هەردوو چیان برای یەکتری بوون. بۆ زۆر جار بەڕا دەیفەرموو یەکگوتە ئەنەس ئەیگۆ یا ئەنەس من زۆر جار قسە لەگەڵ خوای خۆم دەکەم، قسە لەگەڵ خوا دەکەم، لەگەڵ خۆم داوا قسە لەگەڵ خۆم دەکەم، دەڵێم تۆ بڵێ کەسێکی وەکو من لای خوای پەروەردگار بە شەهید حیساب بێت و بچیتە بەهەشت ئەگەر بکوژم، ئەگەر لە جەنگ و جیهاددا شەهید ببم، تۆ بڵێ من بچمە بەهەشت، کەسێکی وەکو من بچیتە بەهەشت. یعنی تەنها گرنگی و ئیهتیماماتی ئەو قسەی بۆ دەکرد، چونکە گرنگیدانەکانی تەنها بە هونەرەکانی جەنگ بوو. لەو لاشەوە ئەنەس بە پێچەوانەوە تەنها گرنگیدانەکانی بەچی بوو؟ بە زانست و زانیاری و بە علمی حەدیث و بە قورئانی پیرۆز و واتە بە قورئان و بە فەرموودە بوو. هەردووچیان لە یەک کاتدا لە یەک ماڵ بوون. کەواتە گرنگە تۆ بزانی کە منداڵەکانت گرنگی بە چ دەدەن. شەرت نییە با لە یەک ماڵیش بن، هەر یەکەیان با براژ بن، هەر یەکەی گرنگی بە شتێک دەداتن. ئێستا دەین ئەگەرچی ئەو شتانە وەکو مالیک، وەکو ئەنەس، عەفوەن وەکو بەڕا و وەکو ئەنەس کە هەردووچیان برابوون، بەڕاستی بۆ گەل و وڵات، بۆ ئومەت ئەوانە هەمویان گرنگن. ناکرێ هەموو زانابن و ناشکرێ هەمویان جەنگاوەر بن، بەڵام گرنگە جەنگاوەری باشمان هەبێتن، شارەزابێ وەکو بەڕا، و گرنگیشە کەسی زانا و دانا و عالمیشمان هەبێتن وەکو ئەنەس. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی خۆشەویست، تا دەکرێت ئەو کارامەیانە لە دەرونی منداڵەکانتان بچێنن، زەرعیکەن، بیچێنن کارامەیەکان، مەهاراتەکان. بەڕاستی پێویستە لەسەر هەموو دایک و باوکێک لە منداڵەکەی خۆیان ئەو کارامەیە بە دیار بخەن، کەشفی بکەن، بە دوای دابگەڕێن. ینی منداڵەکەی تۆ، جگەرگۆشەکەی تۆ هەست دەکەیت کارامەیەک لە لای هەیە، بۆ نمونە کەسێکە لە چ بوارێکدا لێ هاتووە، بۆ نمونە ئایا ئەو کوڕەی تۆ، ئەو کچەی تۆ لە ڕووی ڕەوانبێژیەوە، لە ڕووی وتاربێژیەوە لەوانەیە بەهرەی ڕەوانبێژی هەبێ، کەسێک بێتن بخوای پەروەردگار بەهرەی ئەوەی پێدا بێتن کە کەسێک بێ وتاربێژ بێتن، یان بەهرەی شیعی هەبێتن، یان بەهرەی نووسینی هەبێتن، یاخود بەهرەی وەرزشی هەبێتن، یا هەر بەهرەیەکی تر لە خەتخۆشیە، هەر بەهرەیەکە لە بەهرەکان. کەواتە ئێمە گرنگە ئەم کارامەیانە لە دەرونی منداڵەکان بچێنین و کەشفیشی بکەین، بزانین منداڵەکەمان لە چ بوارێکدا بەهرەی هەیە، ئەو لایەنەی کە جگەرگۆشەکانی ئێمە تێیدا بەهرەمەندن، بەهرەیەکی باشیان هەیە، کارامەند تێیدا بە دیاری بخەین، بۆ ئەوەی گرنگیان پێ بدەین و لەو بوارەنەدا وان لێ بکەین کە نمونە دەربچن لە ناو کۆمەڵگادا. بەڕاستی خۆشەویستان، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئێمە لەم بوارەدا و لە هەموو بوارەکانی ژیانماندا قودوە و پێشەنگە، بەڵام بە تایبەت کە ئێمە باس لەو خاڵە دەکەین. تەماشای سیرەی پێغەمبەرکەن عەلەیهی سەڵات وەسەلام، ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باشترین نمونەی تێدایە بۆ دایکان و باوکان و پەروەردەکارانی بەڕێز، بۆ چۆنیەتی بنیاتنانی ئومەت، بۆ چۆنیەتی بنیاتنانی ئەم وڵات و دەوڵەت. تەماشاکەن، یعنی چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، چۆن کارامەیەکان، چۆن بەهرەکانی ئومەت بە دیار دێخیتن، چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دێتن تەماشای ئەسحابەکانی دەکاتن، بزانێت چێ لە چ بوارێکدا بەهرەمەندە. یعنی هەر پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام، تەماشاکەی کارامەیی و بەهرەمەندی ڕافعی کوڕی خودەیج دیاری خست. یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات تەماشای کرد کە کەسێکە، ئەو کەسە لە بواری مصارعەدا کەسێکە زۆر بەهرەمەندە لە بوارەدا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو لایەنەی بە دیار خست. سومڕەی کوڕی جوندوب، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە دیاری خست کە کەسێکە بەڕاستی بەهرەمەندە، بەهرەدارە لە بواری ڕەمبازیدا، ڕەمبازێکی ڕەمهاوێژێکی کەسێکی بەهرەمەندە لەو بوارەدا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەڕاستی بۆ بەدیارخستنی ئەو کارامەیانە، یعنی باشترین نمونەیە بۆ ئێمە و بۆ دایکان و باوکانی بەڕێز کە چاوی لێ بکەن. تەماشاکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، یعنی تەماشاکەی لە جەنگ و جیهاددا
کارامەیی و بەهرەمەندی خۆی ینی ئازایەتی دیار دەکاتن لە جەنگ و لە جیهاددا لە حونەیندا تەماشاکەین. هەروەها ینی ئەگەر تەماشاکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لە خێرایی لە بەرکردندا لە خێرایی فێربووندا تەماشاکەی گەنجێک سەحابیەکی گەنج دەنێریت فێری زمانی عیبری بێتن، ینی لە ماوەی تەنها 2 هەفتە واتە لە ماوەی 14 ڕۆژ 15 ڕۆژدا کارامەیی سەحابەیەکی گەنجمان بۆ بە دیار دەخیتن کەوا ئەوەندە بە خێرایی دەتوانێت تەنها لە ماوەی 14 ڕۆژدا فێری زمانێکی بیانی ببێتن و بە تەواوی قسەی پێ بکات و پێشی بنووسێتن. چێ بۆ ئەو سەحابیە؟ زەیدی کوڕی ثابت. چێ کەشفی کرد ئەو کارامەیە لە لای زەیدی کوڕی ثابت؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ناردی زەیدی نەر تەنها لە ماوەی 14 ڕۆژدا لە ماوەی 2 هەفتەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ناردی فێری زمانی عیبرانی زمانی جوولەکە بوو و توانی لە ماوەی 2 هەفتەدا بتوانێت بە تەواوی تەفاسیری زمانەکان بنووسێتن هەم بخوێنیتەوە. بۆ چونکە کەسێک بوو حفظ و لەبەرکردنی زۆر سەریع بوو. هەروەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کارامەیی و لێهاتووی و بەهرەمەندی ئوسامەی کوڕی زەید ئەویش بە دیار دەخیتن لە بواری چدا لە بواری سەرکردایەتی کردندا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام هێشتا لە گەنجیەوە تازە پێدەگەیشت دەیکاتە سەرکردەی جەیشێکی گەورە کە ئەبوبەکر و عومەر و عوسمان و ئەنە هەمووی لەو جەیشەدا سەرباز بوون لە بەردەستی ئوسامەی کوڕی زەیددا. بەڵێ خۆشەویستان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەم لایەنانەی بە دیار خست و ئومەت و دەوڵەتی لەسەر ئەم ئەساسانە لەسەر ئەم بنەمایانە بنیاتنا. کەواتە ئەگەر ئێمە بمانەوێتن کۆمەڵگایەک بنیاتنین، ئەگەر دەمانەوێتن وڵات و نیشتیمانمان بنیاتنین و بەرەو پێشەوەی ببین، بەڕاستی گرنگە ئەو کارامەیانە و ئەو بەهرەیانە لە لای جگەرگۆشەکانمان و بە تایبەتی ئەوە ئەرچی بەڕاستی دەستگا پەروەردەییەکانە کە کارامەیی جگەرگۆشەکان بە دیار بخەن پەرەیان پێ بدەن بەو کارامەیانە بۆ ئەوەی کەوا ئەو جگەرگۆشانە لە داهاتوودا سوود بە وڵات و بە نیشتیمان بگەینن بۆ ئەوەی کەوا کۆمەڵگایەکی بەختەوەر بتوانن خزمەت بە خۆشیان و بە وڵاتیشیان بکەن و کەسانی نمونەیی بن. ئەمانە خاڵی گرنگن بۆ ئەوەی کە منداڵەکانمان جگەرگۆشەکانمان نەوەکانی دوا ڕۆژمان کەسانی نمونەیی و کۆمەڵگایەکی نمونەیی دەربچێتن. خۆشەویستان یەکێکی تر لەو خاڵانەی خاڵی سێمە کە بەڕاستی گرنگە بۆ بنیاتنانی دەرونی منداڵی مسلمان ئەویش ئەوەیە مەسەلەی پەیوەندیەکانە، مەسەلەی عەلاقاتە. پەیوەندیەکان ئێمە پێویستە منداڵەکانمان فێرکەین کە چۆن پەیوەندیەکانیان بنیات بنێن، شێوازی بنیاتنانی عەلاقاتیان منداڵەکەت فێر بکە کە چۆن دەکرێ عەلاقەیەکی تەندروست پەیوەندیەکی تەندروستی لەگەڵ هاوڕەکانی خۆیدا هەبێتن و لەسەر ئەم بنەمایەش بەڕاستی دەکرێتن هەر لە قۆناغی سەرەتاییدا پاشان لە قۆناغی دواناوەندی و پاشان ئامادەییدا ئەم عەلاقاتانە چۆنیەتی بنیاتنانی عەلاقات و پەیوەندی تەندروست دەڵێم منداڵەکانمان چۆن پەیوەندی دروست بکەن لەگەڵ هاوڕێ و لەگەڵ دەوروبەری خۆیاندا. یا بەڕاستی ئێمە پێویستە سەرەتا بسیار لە خۆمان بکەین ئایا تۆ وەک باوکێک توانی و تا عەلاقاتێکی تەندروست بنیات بنێی؟ سەرەتا پێویستە من لە خۆم پرسیار بکەم من توانیومە وەک باوکێک توانیومە پەیوەندیەکانم تەندروست بن عەلاقاتی تەندروست دروست بکەم لەگەڵ هاوڕەکانی خۆمدا و ئایا پەیوەندی من لەگەڵ کوڕەکەمدا چۆنە عەلاقاتم چۆنە لەگەڵ منداڵەکانی خۆمدا ئایا ئەم عەلاقات و پەیوەندیە لەسەر ئەساسی گفتوگۆ و حیواردا بنیاتنراوە یا لەسەر چ بنەمایەکە یاخود لەسەر بەو شێوازە بنیاتراوە کە من سوود لە خیبرە و لە تواناکانی منداڵەکەی خۆم وەربگرم ئەگەر کچکەش بێتن واتە شەرت نییە منداڵەکەم کوڕەکەم کچەکەم با بچووچیش بێت ئایا کاتێک کە من عەلاقەتم لەگەڵ منداڵەکەی خۆمدا هەیە توانیومە ئەو عەلاقەتە ئەو پەیوەندیە توانیومە سوود لە ئەزمونەکانی ئەو وەربگرم با بچووک بێتن لەوانەیە کۆمەڵێشت هەبێتن لە سەردەمی ئەو ڕۆدا ئەو بزانێتن من نەیزانم توانیومە لە ئەزمونی ئەو ئیستفادە وەربگرم سوودی وەربگرم
چونکە الحکمة ضالة المؤمن، دانایی بەڕاستی شتێکی ون بووە بۆ بە تایبەتی کەسی مسلمان لە هەر شتێک لە هەر شوێنێکدا دۆزیەوە فهو أحق بها. بەڕاستی ئەو شایەنترە لە هەموو کەس کە ئەو داناییە ئەو شتە ئەو زانستە بۆ خۆی سوودی لێوەربگرێتن، با لە منداڵێکی بچووکیش بێتن. خۆشەویستان، کەواتە عەلاقات و پەیوەندیەکان یەکێکە لە بنەماکان کە پێویستە بەڕاستی جگەرگۆشەکانمان فێریان بکەین، چۆن عەلاقاتی تەندروست، چۆن پەیوەندی تەندروست، چۆن بنیاتنانی پەیوەندیەکانیان لەگەڵ هاوڕێکانیان لەگەڵ دەوروبەری خۆیان چۆن پەیوەندیەکان دروست دەکەن. خاڵی پێنجەم و کۆتایی و بنەمای پێنجەم و کۆتایی خۆشەویستان بریتیە لە قودوە، لە پێشەنگبوون. بەڕاستی پێویستە لەسەر دایکان و باوکان کەوا هەوڵدەن منداڵەکانیان کەسێکیان هەبێتن پێشەنجیان بێ، چاو قودوەیان بێتن. شەرت نییە ئەو قودوە تەنها خۆت بی. من ڕۆژێک لەو ڕۆژانە لەگەڵ هاوڕێیەکمدا لەگەڵ برادێک دیار بوو باسی منداڵەکانی خۆی دەکرد، دەیگوت ئەم تا ئێستا لێ نەگەڕاو منداڵەکانم پەیوەندیان لەگەڵ هیچ کەسێک هەبێتن، هیچ برادەری و شتیوان نییە و تەنها لە ماڵ و ئەوانە. ئەوە هەڵەیە لە شێوازی پەروەردەکردندا خۆشەویستان. پێویستە منداڵ عەلاقەی هەبێ، وەکو گوتم پەیوەندی هەبێتن لەگەڵ هاوڕێکانیدا. ئەوە نییە ناکرێت تۆ بڵێ وەڵا ئەمڕۆکە هاوڕێی باش بەدەست ناکەویتن، ناکرێت بڵێ کۆمەلگا هەمووی خراپە، دەکرێت، بەڵام دەکرێت تۆ هاوکاری بی، تۆ یارمەتی بدەیت بۆ دۆزینەوەی هاوڕێی باش. وەکو گوتم پێشەنجی باش بۆ منداڵەکانمان بدۆزینەوە، وە شەرت نییە هەر خۆت پێشەنجیان بی، بەڵکو پێویستە ئێمە بەردەوام قودوەی زۆر بۆ منداڵەکانمان دروست بکەین. پێشەنجی چاک لە هەموو بوارەکاندا، وەکو لاوقەکانی ڕابردوو لە مەسەلەی ئیجابی بووندا باسم کرد، دەکرێت لە هەر بوارێکدا لە بوارەکان پێشەنگێک و قودوەیەکی ساڵح بۆ منداڵەکانمان دروست بکەین. تازە باسمان کرد، یعنی تەماشای سەحابەکانی پێغەمبەری خوا کە عەلەیهی سەڵات وسەلام، زەیدی کوڕی ثابت نمونە و پێشەنگێکی باشە، قودوەیەکی باشە کە منداڵەکانمان چاوی لێ بکەن لە مەسەلەی فێربوونی زمانەکاندا. دەکرێت ئوسامەی کوڕی زەید قودوەیەکی باشە بۆ فێربوونی کارامەیەکانی سەرکردایەتیکردن ببێتە سەرکردە. بەڕای کوڕی مالیک پێشەنگێکی جوان و باشە بۆ ئەوەی کە گرنگی بە تەندروستی خۆیان و بە وەرزش و بە هەروەها کارامەیەکانی وەکو دەڵێن هونەرەکانی جەنگ بدەن، کەسێکی جەنگاوەرێکی باش بێتن. ئیدی لە هەموو بوارەکاندا ئێمە سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، پیاوچاکان، مرۆڤە باشەکان وەروەها لە سەردەمی خۆشماندا، لە کۆمەڵگای خۆشماندا پێشەنجی چاکمان هەیە، دەکرێت منداڵەکانمان چاویان لێ بکەن و پێیان بڵێن. چونکە خۆشەویستان قودوەی ساڵح، پێشەنجی ساڵح بەڕاستی دەبێت یعنی بۆ منداڵەکانمان دیارکەین کە ئەو پێشەنگە چاکە یعنی کەسێکی دیار و باش و ڕوون بێتن لە هەموو لایەکانی بۆ ئەوی منداڵەکانمان چاوی لێ بکەن، بۆ ئەوی ببنە نمونەی بەرز. جا ئەگەر خۆشەویستان ئێمە لە یەکێک لەو پێنج خاڵانەی کە باسم کردن، چ لە بواری ئیجابی بوون بێتن، چ لە بواری چاندنی ئیهتیمامات و گرنگی پێدانی منداڵەکانمان بێ بە بواری گرنگدا، چ لە چاندنی وەکو گوتم زەرعکردنی کارامەیەکان بێتن، مەهارات لە چ بوارێکدا کارامەی بەهێزە و ئێمە بتوانین گرنگیان پێ بدەین و پەریان پێ بدەین، یاخود لە بواری عەلاقات و پەیوەندیەکان بێ، یان لە بواری پێشەنگەکان و قودوە بێتن. خەلەلت لە هەر بوارێک لەو بوارانە بینی، لە هەر بوارێک لەو بوارانە هەستت کرد کەم و کوڕی هەیە، بەڕاستی بزانە تۆ منداڵەکەت ئەگەر چاچی نەکەی ئەو بنەمایانە، ئەو خەلەلانە، ئەو کەم و کوڕیانەی کە هەنە لەو خاڵانەی کە باسم کردن، ئەگەر بەو شێوازە بڕوە، بەو کەم و کوڕیە بڕوە، بزانە تۆ منداڵەکەت پەروەردە دەکەی بە پەروەردەیەک کە بەڕاستی ئیسلام سوودی لێ نابینیتن و کۆمەڵگا و وڵات و نیشتیمانیش سوودی لێ نابینیت و سوودی بۆ خۆ و بۆ کەسانی دەوروبەریش نابێتن. خۆشەویستان، بەم شێوەیەش ئەمڕۆ گەیشتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان، تا ئەڵقەیەکی تر و ڕۆژێکی نوێ لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتی ئێوەی بەڕێز و زێداعەزیز و خۆشەویست شادەمەوە. لێرەدا بەخوای گەورە و باڵا دەستان دەسپێرم، لای ئەومان خۆش، خواتان لەگەڵ. والسلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.